گفتوگۆکەین لەسەرەوەی چۆن تەکنۆلۆژیا توانێت ڕۆڵی گرنگ بگێڕێت لە بواری بازرگانی لەمڕۆدا چۆن کەڵک لە تەکنۆلۆژیا وەرگیراوە بۆی کە لە بواری بازرگانیدا کەڵکی لێوەربگیرێت سوودی لێوەرگیرەوە کارەکانمان بۆ ئاسان بکە بازرگانیەکانمان بەرەو پێشبەرێ گفتوگۆکەین لەگەڵ هەریەک لە بەڕێزان میرکاوە کە ڕێژکاری ئایتیە شارەزایە لە بواری ئایتیە هەروەها قادر بەڕێوەبەری گشتی کۆمپانیای کلیک سڵاوتان لێبێ بەخێراتن بەخێر بێن سەرچاو لای ڕاستەوە دەست پێ بکەم خاتوەڤین بەڕێزت بەڕێوەبەری گشتی کۆمپانیای کلیکی چۆن دەتوانین تەکنۆلۆژیا لە بواری بازرگانیدا کەڵکی لێوەربگرین ئێوە چیتان کردوە لەمڕۆ؟ زۆر سپاس تا بەیانی ئێوە بینەرانیشتان باش سپاس بۆ بانگەشتەکەتان تەبعاً باسی بابەتێکی زۆر گرنگەکەین کە باسێکی هەموو ڕۆژە لەلایەن خەڵکەوە و ئێمەش وەکو شەریکەی کلیگەڕاق خاص ئێمە کارمان کردووە لەسەر بەتایبەت پێگەیاندنی گەنج لە مەجای ئایتی و لە مەجای دیجیتال مارکتینگ کە ئەو دوو مەجای تایبەتەکە ئێمە ئیشی لەسەر ئەەکەین بەڵام ئەمە بەدەر نییە لەوەی کە ئەچێتە ناو یەکێک لە مەجالەکانی تەکنۆلۆژیاوە کە ئەویش دیجیتال تەکنۆلۆژیە لەم سەردەمەی ئەمڕۆیە تەبعاً هەم لە ڕوانگەی حکومڕانیەوە هەم لە ڕوانگەی ڕێکخراوەیەوە هەم لە ڕوانگەی کارتی تایبەتەوانێت کار لەسەر تەکنۆلۆژیاکرێت بۆ ئەوی کە سوود بگەێنێت بە گەنجان و بەکار ئاسانیکردنی وڵات. و ئێمە ئەگەر بچمە سەر ئەو باسی کە ئێمە چیمان کردووە سەرەتا ئەبێ بزانین کە ئەو ژێرخانەی کە لە بواری تەکنۆلۆژیا هەیە لە چه ئاستێکە لە هەرێمی کوردستان و عێراقا لە ئێستا زۆربەی کۆمپانیا و تەنانەت حکوومەتیش لە هەوڵی ئەوەیە کە تەکنۆلۆژیایەکی باش بخاتە ناو ژیانی ڕۆژانەمانەوە و لە هەمان کاتیشە ببێتە هۆکارێک بۆ ئیکە کار ئاسانی بکات لە ژیانی ڕۆژانەمانە. ئەمەش بەچی ئەکرێت بە مؤسسەکردنی ئەم مەجالە ئەکرێت لە مەجالەکانی کە ئێستا AI زۆر بەردەستە و لە هەمان کاتە ئەمە زۆربەی کۆمپانیەکان هەوڵ ئەیان لەناو ئەو فیچەرانی کە لەناو تەکنۆلۆژیایە پێویستە بەرهەم بهێنرێت AI یان هەر مەجالێکی تری تەکنۆلۆژیا بخەنە بەردەست. ئێمە وەکو کۆمپانیای کلیک عێراق چەندین پرۆژەمان دروست کردووە سەراحەت بۆ ئەوەی کە بتوانین کار ئاسانی بۆ خەڵک بکەین لەبەرەوەی کە تەکنۆلۆژیا هۆکارێک بۆ گەیاندنی و نزیکردنەوەی کەسەکان لە ڕووی کارکردن و لە ڕووی ڕێکخراوەیەوانێ یەکێک لەو پرۆژانێک کە بەم دوایانە دروستمان کرد گەیاندنی کارمەندانە گەیاندنی فریلانسەرە بە ئەو کەسانی کە خاوەنکارن ئەمەش لە ڕێگەی پلتفۆرمێکی ئۆنلاینەوە کە بتوانن لە ڕێگەی ئۆنلاینەوانێ هەچ کەسێک لە ماڵی خۆی لە شوێنی خۆی بتوانێت کار بدۆزێتەوە ئەمەش دەرفەتەکە بەهۆی تەکنۆلۆژیاوەیە کە تۆ کاتێکە ئەزا بیر ئەەکەیتوانێت چەندین فیچەری جیاواز هەیە کە تۆ ئەتوانیت بەکاری بهێنی بۆ ئەوەی کە کاری بزنس لەم وڵاتەوە لە جیهانە ئاسام بکەیت ئەمەش بەهۆی ئەو فیچەرانی کە تۆ توانی بەکاری بێنی جگەلەوە کە تۆ پێویست بەوەیە کە تەکنۆلۆژیا لە ناو کۆمەڵانی خەڵکا بڵاو بکەیتوانێت پێویست بە کادری باشیش هەیە سەراحەت بۆ ئەوەی کە بتوانن بەڕێوبەری ئەم مەجالانە بن کە تۆ ئەیکەیتە دەرفەت بۆ کۆمەڵانی خەڵک بۆ گەنجان بەتایبەت لەبەر ئەوە پێویست بە چێ پێویست بە دروستکردنی کارکتەر و کادری باشە و لەو مەجالەشە ئێمە هەوڵێکی باشمان ناوە کە بتوانین کادری باش پەروەردە بکەین. زۆر باشە دەستان خۆش بێ بەڕێز میر زۆر گەنجی بۆ یار پێتەڵە میر ئەو پێشکەوتانی کە لە جیهاندا هەن لە بواری تەکنۆلۆژیا لە هەرێمی کوردستانە گەشتون بەلای ئێمە خەڵکانی شارەزامانی هاوشێوەی جیهانی ئێمەش لە بوارەکەیە. طبعاً هەرێمی کوردستان یەکێک بۆ لەو ناوچانەی کە توانیەتی زۆر بە خێرایی لەگەڵ تەکنۆلۆژیا پێش بکەوێت. هەر تەکنۆلۆژیایە کە لە عالەما بڵاو بۆتەوە هەرێمی کوردستان هەوڵیا و ئیشی تیا بکە و کاری لەسەر بکات. هەر بۆ نمونەوەک ئێستا بینی لەناو هەموو ئایلەیەکە تا مناڵە بچووکەکانیشمان ئایپادێکیان مۆبایلێکیان کۆمپیوتەرێکی پێ و بەکاری ئەهێنێ. واتە تەکنۆلۆژیا بە شێوەیەکی زۆر بە فراوان بڵاو بۆتەوە لەم ناوچەیەدا. بەڵام ئەوەی کە گرنگە و جێی تێبینیە ئەوەیە تەکنۆلۆژیا وەکو هەموو شتێکی تر ئەبێ شێوازی بەکارهێنانی بزانرێت. ئەبێ وعی بەکارهێنانی تەکنۆلۆژیا لایەن خەڵک بڵاو بکرێتەوە تاکو بە شێوەیەکی سوودبەخش ئیسفادی لێ بکەن نەوەک بە شێوەیەک بێت کە زەر لە کۆمەلگا بات و زەر لە کەسەکانیش خۆیان بات. باشە میر ئەو هۆشیاریەمانەیە ئەو وەعیمانەیە کە تۆ باسێکی لە ئێستادا چکە تەکنۆلۆژیا بە شێوەیەکی زۆر خێرا بڵاو بۆتەوە
خەڵک جارە ئەو وعیە کامیلەی نییە کە بزانێت چۆن بەتەواوەتی بەکاری بێنێ بۆ نمونە لە سوشال میدیای ئێستا وەک دەبینین زۆربەی گەنجەکانمان ئەپلیکیشنی سوشال میدیا وەکو تیکتۆک بەکارێنن بۆ نمونە کە تیایدا کۆنتنتێکی زۆر هەیە ئەم کۆنتنتانە فلتەر نەکراوە بە شێوەیەکی وا کە ئەو شتانی کە زێری هەیە بۆ کۆمەلگا جا بکرێتەوە لەو شتانی کە زێری نییە و سوود بەخشە و لە ئینتەرنێتە بە شێوەیەکی عام ئەگەر باسیکەین معلومات بە شێوەیەکی زۆر بەفراوان بەردەسە ینی هەر ڕێکە بێتەوە ڕەئی بەرامبەر و ڕاکەی خۆشی ئەتوانی بدۆزیتەوە واتە ئەگەر تۆ کەسێکی باەز بی کەسێکی محادی بەلایەکە لە ڕووی ڕەوە لە ڕووی زانیاریەوە ئەو زانیاری کە خۆت ئەتەوێت دەستەکەوێت و زانیارە مقابلەکەشی دەستەکەوێت لەبەرەوە ڕاست و دروستی ئەم معلوماتە مەرج نییە تەواو بێت واتە هەر کەسێکە سەر ئینتەرنێت و معلوماتێکی بینی لە سوشال میدیاە مەرجی ئەم معلوماتە ڕاست و دروست بێ پێویستەکە وعیەکە بێت کە خەڵک توانن لێکۆڵینەوە زیاتر لەو زانیاریە بکەن کە ڕێگەی سوشال میدیا بەدەستێنن هەروە پوینتێکی تر کە زۆر گرنگە ئەمەیە باسی بکەم سوشال میدیا ئەلگۆریتمەکانی کە بەکاری ئەهێنن لەم سەردەمەدا ئەلگۆریتمەکانی ئەتیمادەکە سەر ئەتێنشن اعتماد نەکات سەر ڕاست و دروستی واتە ئەتیمادەکە سەر ئەوەی چ شتێک ترندینگە حالیان لە عالەمە گرنگ نییە ئەم شتە ڕاستە گرنگ نییە تا چەند کێشە دروستەکان ئەو کۆمەڵگەدا تەنها ئەوە گرنگە کە زۆرترین بینەری هەیە و خەڵک زۆرینە سەیریەکە بە بۆنی ئەمەشۆ زۆر کۆنتنت هەیە کە کۆنتنتی گونجاو نین ئەبێتە ترند لە عالەمە بەهۆی ئەمەوە کۆمەڵگا بەرەولایەنێکی خراپتر ئەڕۆت باشە میر بە بڕوای تۆ لە ساڵانی ئایندە تەکنۆلۆژیا بەشوەگە ئاسی پێشکەوتنەکانی تەکنۆلۆژیا کە بەم خێراییە ئێستا دەبینین پێشەکە بەشوەگە کۆمەڵی ترندی زۆر گرنگمانەیە حالین لە تەکنۆلۆژیا لە عالەمە بۆ نوەیەکێک لەوانەوە خاتووەبین باسی کرد AI Artificial Intelligence واتە دەکای ئیسنایی ترندێکی تر کامانە مۆزۆی فینتێکە پەیمەنتی ئەلکترۆنی کە ئەویش زۆر بەرەو پێچوونێکی زۆری بەخۆیەوە بینیەوە بۆ نمونە لە بواری فینتێکە ئێمە پێشتر پارەدان ئەگەر لە ئەوڵۆ ئێمە باسیکەین بە شێوەی کاغەز نەبوو بە شێوی مامەڵەی ڕاستەوخۆ بووە بۆ نە کەسێک باخێکی سێوی هەیە کەسێک باخێکی پرتەقاڵیە بۆ نمونە ئاڵوگۆڕ کراوە لە بینی ماوادەکان دوای بۆیان دەرکەوتو ئەم شتە ئیفشن نییە هاتوون گەڕاون بە دوای ماوادێکا کە زۆرترین قیمەتیە بێ سەرزەوی کە ئەویش ئاڵتونە ئاڵتون ئەنێناوەتە جێ مامەڵانە بۆی ئاسانتر بێت دواتر بۆیان دەرکەوتوم ئاڵتونانە پارێزراو نییە کە ئەمان لە ماڵەوە دایانێن شتێک دروست بۆ بە ناوی بانقەوە بانک هاتووە ئەم ئاڵتونانی بۆ هەڵگرتون بۆ هاوڵاتیان مقابل بۆ وەرەقەیەکی بۆ نووسیون کام وەرەقەیەتیان نووسراوەوە ئەوەنە بەرلەم ئاڵتونە و دیپۆزت کردووە داوناوە لەناو ئەم بانقەیە دواتر ئەم وەرەقەیە دەوری پارەی بینیوە لە جاتوی ئاڵتونەکە ئاڵوگۆڕ بکەن ئەم وەرەقەیان ئاڵوگۆڕ کردووە لە بینی یەکتریا دواتر ئەم وەرەقەیەش ئیڤۆڵڤی کردووە جارێکی تر بۆ بە فیات کەرەنسی بۆ پارەیە کە ئێستا هیچ پشتێکی نییە جگەل لە وڵاتان خۆیان واتە بۆ ئاڵتون پشتی ناگرێت قیمەتی نایەتە تەنها وڵاتان قیمەتی ئەیاتە لە دوای ئەمەشە ستێپێکی تر هەیە ئەوش لەگەڵ دروستبوونی ئینتەرنێتە بۆ نمونەیەکەم کۆمپانیا کە لەو بوارانەیە ئیشی کردو مۆزۆی کرێدیت کارت و ماسەکارد و ویزەکارتە لە دوای ئەویش پەیپاڵ کە شەریکەیەکە بۆ دیجیتال پەیمنت دروست بووە لە ساڵانی 2000ەکاندا کە بۆتەوەی ئاسانکاریەکی زۆر بۆ پەیمنتی ئۆنلاین و ستێپی داهاتوو لەمەیە مۆبایل پەیمنتە مۆبایل واڵێتە کە هەمومان وەک دەزانین مۆبایلمان پێەیە سمارتفۆنمان پێەیە و لە سمارتفۆندا ئەپلیکیشنی مۆبایل واڵەت هەیە زۆربەی بانکەکان هەوڵێن ئەم مۆبایل واڵتانە ئیمپلیمنتکەن کە تەنها ئەپلیکیشنێکە لە ڕێگەیەوە تۆتوانی هەموو حواڵە مالەکان و هەموو شتانی کە پەیوەندی بە ترانزاکشنی ئۆنلاینەوە بێت جێبەجێ بکەیت ستێپی داهاتوو لە مەرحەلەیە مۆزۆی تەکنۆلۆژیای بلۆکچینە بلۆکچین بۆ یەکەم جارۆک ریسەرچ پەیپەرێک لەلایەن کەسێکی نەناسرا بە ناوی ساتوشی ناکامۆتۆ بڵاو کرایەوە و یەکەم ئەپلیکیشنی بلۆکچین بریتیە لە دراوی ئەلکترۆنی بیتکۆین کامە تەسەوڕەکەم لە 10 ساڵ بۆ 15 ساڵی داهاتوودا بلۆکچین بێ بە بەشێکی سەرەکی لە ژیانمانە هەم لە دیجیتال پەیمنتە هەم لە گەڤەرنانسی ئەلکترۆنیە لە حکوومەتی ئەلکترۆنیە کی پرسیارێک لە میوانەکانم بکەم خاتووە ڤینەگەڕێمەوە لای تۆ مەترسی هەیە لەسەرەوەی کە پێشکەوتنەکانی تەکنۆلۆژیا کاریگەری بکاتە سەر توانە مرۆییەکانی تر کۆمپانیەکان هێندە پێویستیان بە کارمەند نەمێنێ پێم خۆشە لەسەر ئەم ڕۆی تەکنۆلۆژیا قسەم بۆ بکەیت دەبانەوە بابەتێکی زۆر بەربڵاوە و پێشم خۆشەکە و پرسیارەت کرد لەبەرەوەی کە لە ئێستەیە باوی ئەوەیە کە تۆ چ جۆرە مەهارەیەک بەخۆ دروستەکەیت بەڕاستی ئەوەنەی کە لە کۆمپانیەکانە سوود لە سۆفسکیل ئەبیندرێ بۆ ئەوی کە بتوان ئامرازەکانی تەکنۆلۆژیا بەکار بهێنرێت لە لایەکی ترەوانێ ئەو نەفۆکەس ناکرێتە سەر تەکنیکال سکیلەکان ئەمە بۆ هەندێک لە کۆمپانیەکان ڕاستە بەڵام بەڵێ لە داهاتووە وای لێت کە چەندین کار چەندین ئیش کە پێشووتر ئێمە پێویستمان پێی بوو لە داهاتوە بوونی نەمێنێ هەر بۆ ئەوەی کە ئەگەر ئێستا سەیری تەکنۆلۆژیای درۆنکەین
لە کاتێکا کە درۆن ئەتوانێت زۆ کارمان بۆ بکات لەسەر لەو وێنە ڤیددیۆیی و کارانی کە بۆتە کار ئاسانی لە ناو بازاری ئەمڕۆدا کە بەڕاستی ئەمەوە ئەکات کە تۆ تەنها کەسێکت پێویستە کە بەکارهێنەری بزانێت چۆن درۆن بەکار بهێنێ ئەمە بۆ ئەوەی کە ئیشێک بدۆزیتەوانە ناو کۆمپانیاکە زۆ بە باشیەتوانیت تۆ ئەمڕازەکان فێر ببی کە ئەمڕازەکان بەکار بهێنیت ئەوەی کە تەکنۆلۆژیا سوودی هەیە ئەوەنە خراپی نییە بۆ ئەوەی کە ئەگە خراپەکان تەماشاکە ئەمانە هەمووی گریمانن بۆ داهاتوو ئەمە من حەزەکەم باسی چەند شتێکم کە سەیری ئەو فیچرانەکەین کە تەکنۆلۆژیا وا ئەکا کە ژیانت بۆ کار ئاسان کات هەر بۆ نمونە ئەو فیچرە تازانەی کە لە ناو تەکنۆلۆژیا تۆ ئەتوانی بەکاری بێنیت دروستکردنی ئەپلیکیشنە لەو مەجالانەی کە بۆ ئەگەر سەیری نابیستێکیت چۆن بتوانێت لە ناو کۆمپانیایەکە هەماهنگ لەگەڵ ئەو کەسانی کە کێشەیەکی دیسیبڵتیان نییە بتوانێت کار بکە ئەمە تەکنۆلۆژیا توانم کار ئاسانیە بکات لەوەی کە ئەپلیکیشنێک دروست بکات بۆ ئەوەی کە ئەم کەسانە ڕاستەوخۆ وەرگێڕان بکەن بۆ زمانی جەستەیی تاکو ئەو نابیستە لەگەڵ کارمەندانە کار بکات و ئەگەر بیتە سەر ئەوەی کە تەکنۆلۆژیا واد لێ ئەکاکە لە هەموو شوێنێکی ئەم جیهانە بتوانیت لە دەروی وڵات و لە ناوی وڵاتە تۆ بتوانانی کار بکەیت بۆیە ئەمانە هەمووی کار ئاسانیە و چەندین ئامڕازی تر هەیە چەندین فیچەری تر هەیە ببوورە چەندین فیچەری تر هەیە کە تۆ بتوانیت بەکاریان بهێنیت تاکو لە ژیانی ئەمڕۆیە لە ناو بزنسدا لە ناو کۆمپانیەکانە سوودی لێوەرگریت من ئەگەر تەماشایەکی کۆمپانیای خۆمان بکەم کە ئێمە چۆن سوودمان لە خەڵک وەرگرتووە کادری زۆ باشمان هەیە لە مەجای آیتی لە مەجای تەکنۆلۆژیایە کار ئەکەن ئەمانە هەمویان خۆیان سێلف دیڤلۆپەرن کە لە ڕێگەی ئینتەرنێتەوان لە ڕێگەی ئۆنلاینەوە خۆیان فێر کردووە و ئێستا کادری باشن کە لەم وڵاتەیە کارەکەن ئەمەش بۆ خۆی سوودێکی تەکنۆلۆژیایە کەوا ئەکات کە توانامرۆیەکان پێش بخات و ئەوە قسەی منە لەسەر تەکنۆلۆژیا ئەوەی کە تۆ ئەتوانیت ببیتە بەکارهێنەرێک و ئەتوانی ببیتە کەسێک کە بەرهەم هێنەر بیت لە مەجای تەکنۆلۆژیا دەست خۆش کاکەمیر دواپرسیارم مەترسیاڵەن ڕۆبۆتەکان ڕەنگە هێندە زیرەک بن لە دەستی مرۆڤ دەربچن و دواتر زیانمان پێ بگەێنن ئێساوە خۆمانزانین ترندێکی زۆر بەربڵاو هەیە لە ئینتەرنێتای کە هیچ مۆزۆی AI و چات GBTە چات GBT طبعا وەکو فکرەکە artificial intelligence artificial intelligence هەر لەو کاتێک کە کۆمپیوتەر دروست بووە لەو کاتێک و فکرە بوونی هەیە بەڵام بۆیە بەو شێوەی ئێستا پێش نەکەوتەوەی لەو کاتەیە کۆمپیوتەرەکان ئەوەنە خێرانە بووە زایدەن داتایەکی وا کۆکرا و کەتیگۆرایزمان لەبەر دەسانە بووە بەڵام لەم سەردەمێ سادا هەم لەبەر سەرعبوونی کۆمپیوتەر زیادبوونی کۆمپیوتیشن پاوەر زایدەن بە بۆنەی ئینتەرنێتەوە زۆر داتامان هەیە کە توانراوە کۆ بکرێتەوە و کلاسیفای بکرێ بە بۆنەی ئەمەوە توانراوە AI دووبارە زیینو بێتەوە بە شێوەیەکی زۆر جیاواز لە نمونەی ئەپلیکیشنی AI بۆ نمونە چات GBT دروست کراوە چات GBT خۆی زیرەک نییە وەکو زیرەکی تەنها مۆدلێکی لانگویجە کە ترینینگی بۆ کرێت لەسەر داتا ترینینگەکە ژێ نزیکەی 47,000 کتێبی ڕسمی و ینی بە زانیاری معقولەوە هەمووی تا فیت کراوە ترین کراوە لەسەری کتێبی گەورە تقریبا 400 پارە ئەو ئیشی مۆدلەکە ئەوەیە تەنها پاترن دۆزێتەوەنا ئەم داتایانەیە و کە پرسیاری لەیەکی دووبارە ئەم داتانە ڕێک بخاتەوە وا دەرکەوێت کە زیرەکە ئەم خۆی بە فعلی زیرەک نییەگە کێشەی لە داتاکەیە هەبێت لە وەڵامانەکەشە کێشە لە ڕووی AIشەوە بە تایبەت ئەم AI کە جنراتیڤ AI و کە با بڵین AI Natural Language Processing ئەوەی کە قسەی لەگەڵەکەی لەوانەیە بە ئەگەری زۆرە لە مدەتی 10 ساڵی داهاتوودا زۆر لەو ئیشانی کە ڕپێتیڤە ئەو ئیشانی کە دووبارە بوونەوەی تیا و مانیڵ لەیبەری تایە جێگەیان بگرێتەوە ئەمە ئیشانی کە کریتیڤە پێویستی بە کریتیڤیتی پێویستی بە داهێنان هەیە لەم ئیشانەیە بێتە ئۆگمنتیشن ئەبێتە زیادکراوە بۆ مرۆڤەکان تاکو بتوانن سوودی لێوە بگرن لە ئیشەکانیانە هەر بۆ نمونە شەریکەی ئەدۆب ئەوەی کە فۆتۆشۆپی هەیە هەڵی یاوە جنراتیڤ ئایەک ئینتگریت کانە فۆتۆشۆپ کە ئێستا وای لە هاتووە ئەگە بتێ ئیدیتی ڕسمێ بکەیتەنە ئەو ڕیژنی کاتێ سلکتێکی بە ئایەکاڵی بوون ڕێگەی لە جیاتی ئەم مرۆڤی کە لێرایە سیارەیەکم بۆ دانێ خانوویەکم بۆ دانێ بەم موازفاتانە ڕاستەخۆ خۆ ئیدیتینگەکە بۆ کا بۆ دانێ ئەم لە ڕووی ینی پێشکەوتنێکی زۆر باشەگەینێ بە بەشەریەت تامان لەگەڵ ئەوە شازیانی خۆی هەیە زیانەکانیشی پێش باسمان کردووە و لەوانش زیانەکانی چی بوون هەلی کار کەمەکاتەوە ڕاستە دەستان خۆش بێ سپاس مامەدە بوون زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانتان زۆر بە خێراتن سەرچاو خۆشەویستان بەرگە بابەتەکانم پێشکەشکردن بە هیوای ڕۆژێکی خۆش خواتان لەگەڵ